کاک عربیان سپاس وری دەفەتێ بەیمت بەخشاجە هەوار و هەورامانی و ئامێن مێ خزمەتەوە گەرەکمانە باسێجە کولتور و ڕەسەنایەتی هەورامانی کەرمێ. بسم الله الرحمن الرحیم. کاکە و بەکریان یاخوا خێر بێ سەر و چەما و هەموێتە و هەم کاناڵە بەڕێزەکەتە کاناڵ و هەوار و هەورامانی تەلەفەزیۆنەوە شەویستەکەتە خێر بێ سەر و چەما وەش حاڵی تا کردیمێ کاکە گیان. کاک عربیان گەرەکمانە باسێجە کولتور و هەورامانی کەرمێ ڕەسەنایەتی هەورامانی. بەڵێ هەورامان و منتیقۆ بە تایبەتی هەورامان و دیم و عێراقی و زائدەن شارە زۆر ئێمە کە هامسێنمێ چەنی شارە زۆری و هەورامانی بە تایبەتی بنار و هەورامان و لاوێما ئێمە حەزکە و هەرچاوە پێڵباسکەر و کاتوێ ئێمە بە هیت و گاو بە هیت و گاو زەمین و زار ماکاڵان و ئی دەسان دەسە تو وێنی ژەنابە ئەوز وەرومەڕێ گرد بە گاوێ کاڵیان و بابایەکێمە و تاتەکێمە خوا عەفو شاکەر و دەرەجات عالی بوو وەرە ئێستێنی هوری بە درەوە بە داری ئی خەلە شاڕنیانەوە نیان شاخەرمان ئیجا گەرە ماکردن گەرە شاکردن بە گاوێ کوان شەنی شاکردێنێ بە باڵە شەنی خەرمان شاسوورکردن بە وەڵاغ عیب نەبوو بە گوێ درێژ و بە هەسەرە سمەر و خەلەکەمە ئاردنەوە یانێ و دماتر هێزمێمە ئاردێنی پیکەش و کۆوە لوێنمی پێی هێزما یعنی حەساب کەرە شیوێ دەوڵەتی دەوڵەتەکای و دماویوی فرە زەرور نەبیەن پێی بڕێ خەڵکی زەرور نەبیەن ویش هێزمێش ئاردێنی وێش خەلەش بیەن زەڕاتە کەرێ کەتان کەرێ نوێی کەرێ میژوی کەرێ عردو براویم کرو یوی کری اینه گرد زراعت کردن می پی شهر زوره پی بناره ایجا آنش که دستو خیاتیش بیه خیاتی کری و دستو جولاییش بیه جولایی کری ما چی دیگه حاجی فتما بی جولا بی اتر جوالی دروست کری پیخال کی موجی دروست کری پیخال کی بەرماڵ دروستکاری پێ خەڵکی چخڕانک دروستکاری پێ خەڵکی ئەچا بنەو پەڵگانە چاسە و حەزی و خەڵک کۆتش دێ چخڕانکەکەی پێ کۆتش دێنێ و حاجی محەمەڵ مابی حاجی محەمەڵ ورازێش و ئانەیچە کە دەست و کڵاشنیەیش بێ دەستکەری کڵاشنیەی و زەمسانێنە و وەهارێنێ ورەشیش و بەحرایە دەرئامەڵش بێ و بەڕاستی پێویستش بە هەندێ وەزعی نەبی ئیجا ئاژاڵ مثلا ئاژاڵ مابێ جەبوار و ڕوێنیۆ جەبوار و کەرە و ماسیۆ جەبار و شووت و ماسیۆ گێرەژە تاکوی بلو و پەنیرە و کەشکی و سیراجی و ئیجا خیگە بێ خیگەکەی پڕکەینێ ڕوێن و دۆشا و پەی زمسانێ ئانە بەڕاستی سیفاتێەوە فرە خاز بێ سیفاتێەوە فرە عال بێ خەڵک کابرا چاشتی چ نەبیێ فەرد و مەحاڵی مێمانێش تاین بیە کەرگێش بێنێ هێڵی وێمانیش بێنێ مێمانێش ئامێ واشە مێمە هەمسا دەگایەکانمە هانۆ قوڵی چێوە لای ڕاستی چمابانی شار وەردەمی ماخۆرماڵ ئەگەر مێمانێ ئامێ پەلەش بیە نەمردێت چاشتوچی و یەکسەر دۆشاو ڕوەنێ یا کەرەشێڵێ وێمانێ یا هێڵ ڕوەنێ یا خۆرما و ڕوەنێش پێی دروستکەرێنی و وەرێش و خواحافیزی کەرێ و لوێ بڕواکەرە پێویست هەر بە دەوڵەتی نەبیان ئەوسای خەڵک هەر بە شان و ڕەنج و بێژیوان کە عارف ئەگەر بەراوردێ کەرمێ جڕابردوونە پاسەکە جەنابەت فەرماوات خەڵک بە زەحمەتی ئیچی وێشەکەردێنی فرە بە زەحمەت یاوان پێی نمونەی ئەگەر زەمینێوە چکاڵا بوو ئەشوو بە گاوێ کاڵا بووش بەڵام ئیسێ ئی دنیا و پێشکەوت و دنیا ئەولەمەی کارێشکردن کاراسانی فرەفرە بیان پێی خەڵکی یعنی بەڵام چەنی ئانێکێ خەڵک ئیسێ ئیچێوان مەکەر و مثلا ئاژەڵداری مەکەر و باغداری مەکەر و مثلا کشتتوکاڵ و فەلاحەت مەکەر و یعنی چێژ ئەو مثلا خەڵک و هەورامانی ئی بەجۆی جۆرەکان واسمێ تێکەڵ و ئی دنیا ئەولەمە و پێشکەوت و ئانیشا بیان کەمتەر گێڵەوە پەی ڕەسەنایەتەکە و وێش کاکە ئەو بەکر ئەنە زەرەرێ فرەشتانن سەر ئەنجام زەرەرش پاڵ نەکەرمی چووکەی زروفەکە پاسەش ئاوردن
ئەغڵبەش خەتا دەوڵەتەکانە خەتا حکوومەتەکانە کاکە مەسەلا وری عالم شاکردن معاژوەر کابرا کە زانۆ معاشژان ئیتر گۆشت بە ئاژاڵی مەوە گۆشت بە زەمینی مەوە گۆشت بە هێزموداری مەوە گۆشت بە هەندە فکرش لاو هەندێ شێواوە نییە مامە حاجیم وەسیەتەش پێی کردە حاجی حامی بەڕەحمەت بۆ ئەما پەیداین پێگەی مەشۆ عار واتم مامۆ ماچۆ خەڵک هەر موسای موسونە و ژیوش ئێمە من مرێنی و سۆشەنی واشێ نەتاوێنێ سەعاتێ بەتاڵ بوو ئەگەر ڕوێ بەتاڵی بیانمێ سەردەم و ئێمە پۆماوە دیار بێ بەڵام ئیسە شەو و ڕۆکابرا موسۆینە و ژێوونە و عال چی سەردەمە بەڕاستی پاسەشکردن و ڕاستە دەڕاستە پاسەشکردن درەوەکیش ناستێنێ پێی و خەڵکی و مەکینە ئیسا ئازا کام زەمینە فرەفرێن و فرەعالا ئەوسا کابرا بە هەفتەی نەکاڵش ئیسا بە چوار یەرە 4 ساعتی کابرا کاڵش و کار ئاسانین بەڵام ئی کار ئاسانیە ئێمەش جەپاڵی کار ئاسانیە گیانێ گەرمتەری بیمێ هەرمانی زیاترە کارمێ پێسە قەدیمی کەچی تەماڵێش کردێنمێ بەڕاستی تەمان تەماڵی هۆکاری ئی تەمەڵبیە چێشە ئێمە ئەوسای خەڵک بنارەکانێ هەوڵی دێ کە باشا کردیمێ نەکبەتی و میحنت چاو دەستشپانە کرد کەسی لەو ڕەحمی نەمانەوە کە کە عەزڵ کرد و ئی دەیە کە باشا کردیمی باواشمی ئی بنارە پێ خورماڵی ئی بنار و ئێمە شانە تێکەڵی بێمە بەڕاستی ئەچاگانێ هەر ڕێز و حرمەتم هەن بێ حرمەتی هەر چاوە دەستشپانە کرد هەر ئەچاوە بێ حرمەتی ڕێزم هەن دەستشپانە کرد سیرە و ڕەحمی ماجە دەستدا شەونوشینی زمسانی و پاییزی ماجە دەستدا وەشی و بەشارەتی زەماوەندەکە ماجە دەستدا ئیجا وەش و بەشارەتی شیوەنەکە بەڕاستی ئێمە تەعزیە و ئی دەگا ئێمە تەعزیە مابێ تەعزیە و گرد و دەگەیەکێ مابێ گولیە بێ گولی گرد و دەگەیەکێ مابێ وەشی و دەردەخەنە بێن و گرد و دەگەیەکێ مابێ دەگێکی جەشایی شیوەنە لە شەریکێ بێنی شەریکێ بێنمێ گرکە شەریک بێ هەتا نمونە کابرا یانێوە کەری کوڕێوە مەسەر پێوە ژەن یاری پێی کوڕە یانیش پێی کەرەوە هەر مفتە بەلاش خەڵیانەکەش پێی کەرەوە یۆ دارش دێ یۆ بێڵە ئارێ یۆ زەنگەن ئارێ یۆ خەڵنەک بڕێ هاوکاری بێنمێ وەلحاصل جەگرد و بوارەکانێ ئیجا ئانێت مەتیە زازا لالۆ زازا کابرا ئەگەر گڕوێ نەتاوێ سەردانشکەر و دوێ ڕوێجارە ڕێژارەت بخوا سەردانشکەری ئیسا ئانەی سەردان یا و ماموش خۆشمێ کابرا یا و لاریش خۆشمێ بەڕاستی ئینە وەصف مەکردووە بەڕاستی ئینامی وەزعی خراپێ نەجا تامی عادە نەزەر و وێما کەرمێ ئێمە عادە نەزەر فرەعالا لالووی بە لالۆ زانمی مامووی بە لالوو زانمی مەتی بە مەتی زانمی واڵی بە واڵی زانمی ئیجا مەسەلی میراسەکە هەوڵێ دەمی کارێ کەرمی کاکە من واڵەکەیم فەرقمان شێشە تاتەم و ئەڵام وەش شابیان عارف شابیان با وەشی چیا بۆ کناچێت شابیێنە کاکە وەشی چابیان کناچێت شابیان فەرقمان شێش حیچ چەنی واڵەکە من نەفەرق منە ئەگەر تاتەم شێوێش بۆ زەمینێ زارێ گن و قیمەتەرێ باواڵەکی چون پێسە من بەش بەڕۆ جائینە ڕێک و پێکا کاکە گیان هەچی چیوانجە دەستمادان تامی عادە نەزەر کەرمی وێ ما وەش کەرمێەوە وێ ما بێتام نەکەرمێ وێ ما مەکین کەرمی مەکین گەرەکمانە باسەجێ ڕەسەنایەتی و پاراستەی کولتور و فەرهەنگ و هەورامانی کەرمێ ئەگەر هەر بە نمونە ئی شاڵ و ئی فەرەنجێ کەی ناور و جەناویتنێ دەستکرد و خود و هەورامیەکان ئێمە پسە هەورامانی پسە هەورامیەکە چێش کەرمێ تامی ئی کولتور ڕەسەنایەتیە جارێتە گێڵەوە پەی دلێمە بسم الله الرحمن الرحیم ئێمە خاما بوو چێوە ڕەسەنە کە بارمی ژۆرکاری شم ئێمە هەرمانەش پێکەرمی هەرمان و ئیسری ئاسانتەرە پێ هەرمانە ئەوسا نییە جیاتیانە ئەوسا کابرا بە هەلاج مەسەل خیاڵش بێ فەرەنجیە دروستکەرەوە ئیسە وەسیلەکە گرش بە دەستگان بەریش بەتەنە بەریش مەسەل بەریش دەستگانە پێی تەواامن و ماڕۆژ جیاتی ئەوسا جیکەنە و هەلاج بێ پەی وەشکەری ئیسە ئینە پێکەری
ئاسانکاری شم مەسەلاگە وێمە خیاما بوو چی دیم و هەورامان و ئیدیمە خیاماکەمیشم جەلایەن و پەیوەندداری وایە لایەنی و کەسێکی تری و ئاسانکاری کە پێیا خەڵکانەی کە ئی هەرمانی ڕەسەنەی کەبارەوە وەرکاری کاک فەتاح چەم وانێرە کە ئیسە وەسیلێ دنیا یعنی پێشکەوتوی بێنە وەسیلە ئاسانتەرە پێی خەڵکی بەڵام خەڵک چی تااقەتش نیە گێڵەوە پێی هەرمانە کونا هەر مەسەرەن ئۆساوەڵینەکێمە ئانی کە هەلاجی شاکردن ئانش کە مەسەرەن شاڵش چنێن ئانش کە فەرەنجیش دروستکردن ئانش کە کڵاش دروستکردنەوە چنیێنش چی خەڵک ئیسە تااقەتش نییە گێڵەوە پێ ئیچەوە جەهەورامان نێ وەڵام مەسەلەکییانێنە ئیسێک خەڵکو ئیسێمە بەڕاستی ئی گەنجی ئیسێمە تااقەت و تحمل و ئەوسا و پیا ئەوسایشان نەیە چێشە کاکە پیا ئەو سای زانین شەرین بێ پۆچی تااقەتێش بێ وێرەگە دما عیشای سەر نیەوە بەیانی زوو ڕێزی جسمێ تە و ئینەش بۆ بێ ئیسە موسێ تا سعات 12 کە وەختی بەیانی ورمێز و سعات 11 و نیمەڕی ورمێز و جسمێ شلوژنیش بۆن فریاوانەیە گرونانێ وەرن بە قەس و جەمنانەکایشی وەرنە و فریا حەچی بەگرونەوە جا تااقەت و ئی تااقەتچان نەمەنن ئەوسا هەر بەزاڵێوە خەڵک شافێرکەدەن کە هەر بەزاڵی پەروەردەکردیان ئیسا ئی خەڵکە پەروەردەکەش خراپە ئەپین و ئاکە خەڵک تا 12 شەوی مەوت 12 لای ئینکەڕێ دنیا بێ دنیا فەیسبووکی ئەتەرنێت سەمە یوشە چاریشانە ئەغلبە حوت و نیم هەشت دما و عشان کە دمان و عشان سەرمنەوە گرد و عمرینە دمان واسعبینەوە ناوە کە شایەتیمانێ تانما تا ئیسە دمان واسعینەوە ناوە پۆشی جسم تاوان تحمل و ماسل بعد شوێ کە ئیسەی گەنجی ئیسەی مەتەوایی هەرمانەکە کە ئیسەیە مەکەرمێژە عمر مناجە 6 ساڵێن خسوورنە ئی هەرمانەکە کارانێ بڵێ کاک فەتا ئەوسەی مەسەری باغداری و کشت و کاڵی و بەتابەت جەگایەکە هەورامانی بە حکموانەیە کە قەتپاڵەوە بێنێ پیکەش و کووا بێنێ یاگە چانە شافرە نەبێنە پێی فەلاحەتی و کشت و کاڵی ئەنشە بەفرەیی ئاژەڵداری شاکردن چەنی باغداری بەڵام میسە چەنی ئانەی چێ واسمێ دەگێوە پیسە ئەحماوایی تا ڕادێوە زمینێوەش بیان زمینە وەراوش بیان زمینە دەیمش بیان خەڵک ئەوسە بە گاوێهی تەشکردێنێ ئەگەر زمینێوە ئەوسە بە هەفتێوە کاڵیا بوو ئیسە مەکینە بە 2 ساعتی بە یێری ساعتی کاڵۆش چی خەڵکیشتە هەر تااقەتش نییە گەڵەوە پەینە سەرڕا ئیگر ئاسانکاری ئیگر وەسیلەی کە ئیسە هەنێ پەیتۆ مەسەرەن جەنابە ئیسە تۆ خەریک و مەسەرەن هیدەکەی بە مەکینێ گیوا و مەسەرەن ماشیەوە پێی خەڵک ئەوسێ ئەشیات و ئیگیاوەتە بەداسە بڕیێ مڵوێت کردێ نازانم دیسان کوێت کەمپات کردێ هەباشن و ئینچەوە ئیسە تو بە مەکینێوە پێش بڕی پێشکوی حتا ماری کەری چۆت لێ کانەکە وێش ئیسە من کە باسی وێم کردێ ڕەنگە ئەوسا گرد و ئەحمەوەی نەوە ئیسە من تۆمەش نەکردەبوو چونکە چێشا بە وەسیلەکە بە مەکینەن هینوانین کاکە مێوە سەر ناپەروەردەی گەنجەکە ئیسێکە پێزە تااقەتچانە منن ئیجا حکومت کاراسانی پێی بەعزە گەنجەکەن کاکە هینە حاضرە و تاتەکەش بێن بە خزمەتکار پێی ئینەکەی تاتەش مەعاش وەرە بێن بە خزمەتکار پێی کوڕەکەی هەوڵێ مەوەدەکە چێوە چارەکەڕنی چی دەگای منە چوار کەسی نیانی کە پێسە ڕەسەنە پێسە تاتیشا بەرپشاوە تاوە مەسەل ئا هەرمانە کە تاتیشاکەدین باوباپی شاکەین تاوە کەراشاوە چوێ تەریش بی کاک فەتا ئەوسەی ئانێکە ئادەگەیەک بەتابێت کە باخ و باخات شابیان هەندێک بەروبووم شابیان ئیسە واشمی ئەگە دەگەیەوە پسە زەڵمی وەزیش بێنێ هەناریش بێنێ هەنجیریش بێنێ بەردێنە شارە زوری یاکای تەری وارەنەشەوە بەگەنمێ یا مەسەرەن بەگەنمێ ئیچێوە یعنی بەجێ جۆرەکان ساسی کەسابەتێ بێن بین و ئەردوینێ ئێت هەنارەکیش دێنێ بەگەنمێ هەنجیرەکیش دێنێ بەیەوێ یعنی بەجۆرە جۆرەکە پەیوەندیەوە تون و تۆڵ سیلێوە ڕەحمی حتا بین و دەگایەکچنە بیان ئەسی بابەتەوە ئیسە بەجۆرە جۆرەکە خەریکە ئی پەیوەندێچە کاڵ بیێنەوە سیلۆ ڕەحمی هەوەرە مەمەنای مەمەن و ئێمە چێشکەرمێ ئی سیلۆ ڕەحمی چێ ئی پەیوەندێک کۆمەڵایەتیە دیس یاوم نمێ مەسەرم بە کوڕکناچەکە بە جیلی ئاجی لە تازەکە ئیسەمەیا و کە ئیسە وەرگنا وڵای کاکیان زانی چێشە مەسەلەکییانن بێڕەحمیمە گێڕەوە کە دووری مەجێ بەرنامە ئیسلامی کە دووری بێمەجە بەرنامە ئەوسا ڕەحم و هاتو شۆ و ئینیشاکە بیان نزیکی بینمی ئیسە ئی فەیسبووکە کارشکردن دووری کەوتێن دەران دەگانە خەڵک خەبەر و خەڵکی مەزان کەمان گەشتنەوەشە جا بینتونە تۆڵی بین و شارە زوری و هەورامانینە ئەوسا بیان ئیسە شارە زور جێمە زیاتر بەرهەمش زیاترە جاهۆرامان زیاتر بەرهەم زیاترە ئەتری تونە تۆڵی کەمتەر منن مەرکەسی فرە نزیک و وێش بوو
مثل رحمة هاتوشوش بو أنا بس أوساي دقان هاتوشو شوانو بينو نوشيني بين قركز لوان لا إيسا نوشيني إما مر بخبر يا بالتلفون يا زلمة كفلان كجا دقان أنا نوشها بالمين فيلاش يبوشي إن بين رحمنا منن شي مثل منطقة هرمانيني كاك فتح شوية تربيان وشكردي بروبو مكا هامنين بيزم ثاني بيشو شركاو زمساني كمثلا وزيني هنجيريني هتشكيني مثلا بين هر باسه يعني جا لابورتي بيني مثلا هنجيري بجو جركا دروس كيني واشجع حفنا ان لابورتيني تشني انا مثلا بيبا شوشري وبيزم ثاني خلق بالوين نيشيره كوبي ومثلا اجا كومال جمي بيني مثلا بسكلاو كلاويني مثلا بسن غورو بازي بس قلاني إيشوي كالي بيود لي هورامين اللي صناعتي هورامين نمانيني إيشوي والله أشوي كيسك وش كدارا نيك وش كني إيسه بتريد وان زمان جاي هني أتر خلق بس تانية أنا خلقك هاتو شو كم تربيانو أنا أشوي كيسد مثل شو هامني وش كلمة بيزم ثاني حاجة كلمة بيم منداري كلمة إيسه دوان زمان جاي أشوي هني تايم منداري كش بنا كلي بس ممانك كم خلقك كم ترحم جنا من آتوشوش بين ويشنا كم تربيانو أنا آتشوي سهراني بزياي شو وسيلة كيش أو ساتشونا مثلا بيسي شونا بيان مثلا ورجلي بيزم ثاني إيسه وسيلة كهرباء وإنشاء كبيابيان بعد شيء هنيش تايو شيء جيلي بيزم ثاني إنه وهاري جبتنا ورجلي بيزم ثاني نجينو كهام نجبو إيسا أنا وسيلة شابارو بجوج ركاج خلق حاضر ما ورود حاضر ما ورود شو كأسان كاري أسان شنو شو كبي خلق أسان بيج شو بي خلق أسان كاري كيان بله كاك فتح هرجة مسألة جلو برجينه إيسا خلق هورامي بجور جوركا جرا بنج عيبو بيعني بلو بيس ليماني فرنجية وكرونه يا شالة كرونه يا مثلا هيتي كلاشي كرونه بلو بي شاريوي إينا تشي يعني هو كارك الشيشة يعني شيء أشو خلقو هوراماني شرم كرو جا كولتور و جا رسانياتي جا فرهنگو ويش جا جلو برگو ويش نه والله يكم فرنجي باباس وفرنجي بيكرو فرنجي أنا يون شانشا تشيون آزاتا جسم إنساني آزاتا وخلقو لا منطقة هوراماني كوقت وجاماني يكم جارح منطقة هوراماني آدم شانه فرنجي تشيون خلقو يما زحمت كيش بيان كولورجيل بيان إي فرنجي كإيشان شهن تاو كولش بنورجيلو تانو حتى شيوش بنو إنجار شانش ميشو بو باعث واني كشانش مبريوره شيوش بنورجيلو وتاوانش آزاد بو مثل بالش شانونه آزاد بو هرمانكاري شفنا كرو بوشي فرنجي لا إما يكمل مثل خلقه هوراماني يك عاد نشاره بينو عاد نشاره هم بيزم ثاني جرما هم بياميش فينكا هم اینجا درباره مشکیش که مثلا خلق روشنیان با مشکیو یا بچه بلو مشکی اوسا خلقو لایم هر کس یاوی هر تا نیاوی 18 سال مشکیش نبسینی مشکی یعنی کیش حل کیش و خلق حل کردی زانش اکبر مثلا عقلش کامل نیه مشکیش بینه بچنین وقت ویشه ما مثلا اینجا تمامنا مثلا باش ملايش تمامنا مزرش بزا اوسا ایم الله خلقو لایم هورامانی تخت هر کس یاوی 18 سال مشكلة بس يعني مشكلة يعني تسبيا الشهادة وآروي تسبيا الشهادة وآروي كيشو خلقش حل كردن نقع أنا كمشكلة في خلقي بنيوه كيشة توانش كيشو خلقي حل كردن بوجي نامش عليها مشكلة أبي نوع أبي نوع دستورة منطقة هرماني كيشة كنامين يعني كيشو شهادة في خلقي دروس كردن بله يوجد سكاو فرنجي أنا إيش كم مثلا ما شو كريشنه أنا مثلاً بهامني فين كابيزم ثاني قرما. بله. إذا ما شو بي مازي إيش بي فقرات إيش استفادة وجهنا. استفادة جن بله. بله استفادة جن جاتي ستو باطاوي كرينه باطاو رنga تبعات شانبو ككرد الوالي و قرمبو كزيايرة هنبو إيه هواملو بلا تشوف على كاش هم فين كا هم ما بي مازي شيء تبعات شان إجا إيه فراويز شهري ما شاش بنا فراويزي. إيه دمار ولاملي بيسر أنا ده أو سبب كولنج جتاي بيسر كولنج جتاي بي دماري إنسان مساجو آري مساجو آري ككروش بانش هنا يعني تبعات إسراعات جنو بانش أزاته
الأجمال وخايا وعدي وصري يرشاخ ئەمانەوێ باسێک لە چۆنیەتی پاراستنی کولتور و فەرهەنگ و ڕسەنایەتی هەورامان بکەین. ئەگە سەرتا لەوە دەست پێ بکەین پێناسەیەکی کولتورمان بۆ بکەین. کەلتور خۆی ڕەسەنایەتیە، کەلتور نەواتە، کەلتور ڕۆحە. مەسەلەن چۆن جەستەیەک ڕۆحی تایە، ئەم ڕۆحە ئەم جەستە حرەکەت پێکە ئەیجوڵێنێ هەموو شتێکی پێبەخشێ، لەگەڵ ڕۆحەکەی تیانەما جەستەیەکی بێگیان و لەویا کەوتووە بۆ خۆی هیچ دەورێ نابینێ بەڕاستی. کەلتوریش ئەمەیە بەڕاستی، ڕەسەنایەتی و نەواتی ئەو جەستەیە کە هەیە. ئیتر ئەو جەستە ناوێنەی میلەت، ناوێنەی نەتەوە، ناوێکی لێنەی کەلتور بریتێ لەو ڕۆحەی کە ئاڕاستەیەەکە، لەو ڕۆحەی کە ئەمێنێتەوە بەڕاستی. لەبەرەوە ئەمە بە شێوە گشتەکەی من وای پێناسە ئەەکەم. کەلتور بەعام ئێمە لەوانەیە کاتێک کە باسیەکەین یەکسەر کورتەکەینەوە لە هەندێشتی تایبەتە، یەکسەر ڕن بۆ کەلتوری جلوبەرگ بۆ نمونە، یەکسەر تۆ کە باسی کەلتوری کوردیەکەی بۆ نمونە جلوبەرگیەتە بەرچاو، جلوبەرگی کورتی بۆش شوناسی مەسەلەن ئەو نەتەوێت، چکە هەم کەلتور هەم پێناسەشە لەگەڵەوە ڕۆحە پێناسەی نەتەوەکەش و بۆکە میلەتەکەش و بۆکە، چکە هەموو میلەتێ بە کەلتورەکەیە ئەناسرێتەوە. جا کە تۆ باسی مەسەلەن کەلتورەکەی یەکسەر جلوبەرگیەتە بەرچاو، لە هەمان کاتە کەلتور بریتە لە کۆمەڵی ڕەهەندی جیاواز، مەسەلەن بریتە نییە لەوەی تۆ کورتیکەی تۆ لە جلوبەرگال لە شتێکی تایبەتەوە محدود و دیاری کراوە. سێرەکەی کەلتوری قسەکردن هەیە. ئێستا کە من و تۆ ئەم ئاخاوتنە ئەەکەین زمانی قسەکردنە، ئەم زمانە جیاوازە لە زمانی نووسین، کەلتوری نووسین هەیە. ئەو کەلتوری تایبەت بەخۆیە، کەلتوری قسەکردن، کەلتوری تایبەت بەخۆی، حتا نان خواردن. سەرەکی ئێمە وەکو میلەتی خۆمان وەکو نەتەوەی کرد بە کەوچک نانەخۆین، کەلتورمان وایە، کەلتوری عەرەب وایە بەدەست نانەخوا، کابرایەکی کۆری دوو چیلکەی گرتۆ بەدەستیەوە نانەخوا. کەلتوری خواردن، کەلتوری قسەکردن، کەلتوری ئەدەبی مەسەلەن لە ئەدەبا کەلتور هەیە. ئەدەب سێرەکەی کەلتور تایە کە ڕەنگەیەتەوە ئەو ڕۆحەی کە پێیە بەخشێ بریتێ لە ئیحساس، لە هەستکردن، لە سۆزداری تایە، ئەنە معنایەک نابەخشێ. بەڵام فەلسەفە کەلتورەکەی جیاوازە لەو سێرەکەی کەلتوری فەلسەفە لەگەڵ عەقڵا قسەیەکە، لەگەڵ ژیریە قسەیەکە، حتا لە هونەری، لە هونەرا، لە گۆرانیە، لە مۆسیقا، لە هەموو شتێکە سێرەکەی کەلتوری تایبەت بەخۆی هەیە. جا ئەمانە هەمویان کۆمەڵی ڕەسەنایەتین کە میلەت پێوەی ئەمێنێتەوە، کە میلەت پێوەن، حتا لە خان و دروستکردنا لە خۆماندا وەکو هەورامان جۆڵاکەرەمانەیە مەسەلەن وەسامانەیە ئەوەی کە دیواریان دروست کردو، ئەوەی کە هەلاجمان هەبووە مەسەلەن تەقسی ئاینیمان هەبووە مەسەلەن بۆنە ئاینیەکانمان هەبووە کە هەمووی ئەمانە کەلتوری ئێمەی پاراستەوە. مەسەلەن شێوازە جۆر بە جۆرەکانی ژیانمانەوە، بوارە کۆمەڵایەتیەکانمان هەبووە، مەسەلەن خانووی ئەوسا، خانووی ئێستا جیاوازیەکان، ئەمانە هەمووی بریتین لە ئەو کۆمەڵە ڕەهەندەی چەندین شتی تریش پێکەوە هەمویان گرێدراون پیانەوترێ کەلتور. مامەستا کەلتور جەنابەت بەڕۆح وێنات کرد، بەڕۆح پێناست کرد. یعنی لە هەورامانە چی بکرێ بۆ ئەوەی ئەم ڕۆحیەتە بەڕاستی هەر زیندوو بمێنێتەوە؟ طبیعی شت زۆرە بکرێ، شت زۆرە بکرێ. بەتامان بیرم نەچێ ئەمە وەختی خۆی سێ فیستیڤاڵی هەورامانمان کرد. عنی فیستیڤاڵی یەکەم من خۆم لێ بەرپرسی پێمانەوە ئێمە کێڵە میلیەکان، یاریە میلیەکان مەسەلەن یا ئەو یاریە میلیانەی کە کەلتوری هەورامان مەسەلەن لە کەلتوری هەورامانە ڕەنگیاوەتەوە بۆ نمونە ئەو کاتێمە کۆمەڵی یاریمانکەی پێوترا چاڵان، پێوترا قولان، پێوترا شیلان شاق، پێوترا مەسەلەن ئیتر لەو بابەتانە کۆمەڵی یاری جۆر بە جۆری زۆرمان کرد کە ئەمە زیینوکردنەوەی ئەو یاریانە بوو، ئەمە زیینوکردنەوەی کەلتوری هەورامان بوو. یەکێک بوو لەو بەشانەی کە هەبوو لە ناو فیستیڤاڵەکە. ئێمە فیستیڤاڵی هەورامانمان بۆ ئەوە کرد، یعنی بۆی کەلتوری هەورامان بخێنە پێشچاوی ئەو خەڵکە، زیینوی بکەینەوە بۆ نەوەی داهاتوو، بۆی ئەو خەڵکە کە هەیە ئەو گەنجەی کە پەروەردە ئەبێ بە پەروەردەیەکی دروست تا بڕوا، خۆی و نەتەوەکەی و میلەتەکەی بزانێت چۆن هاتووە و چۆن ئەم کەلتورە پارێزگاری لێ بکات بیگوێزێتەوە بۆ نەوەکانی دوای خۆی. عنی فیستیڤاڵی هەورامان لەسەر ئەمە بنیادنرا وەختی خۆی کە کرا و لەسەرەوە بنیادنرا کە حکومەتی هەرێم ئەوەی کە هەیە ئەو دەسەڵاتی کە هەبوو هیچ نەبێ، ئەمە وێنەی 76 گوندەکانی ئێمەیە، ئێسش ئەمە وێنەکەیەتی، هیچ نەبێ بۆمان بکەنەوە بە 76 بەڕاستی. یعنی ئێمە مەسجێک بوو ئەو کاتە وەکو فیستیڤاڵی هەورامانیامان بەو بە حکومەت و بە ئەو دەسەڵات. ئەمیش هەمووی لە پێناوی چیا بوو؟ لە پێناوی زیینوکردنەوە و پاراستنی ئەو ڕەسەنایەتی کە ئەم میلەتە لەسەری پەروەردە بووە کە تێکەڵە لەگەڵ کلد و ئاشور و
بابلی و ئەکەد و سۆمەروان لە 3500 ساڵ پێش ئێستا هەتایەتەوە دوایی کە هەمومان لە دۆڵی میزۆپۆتامیا بووین کۆمەڵە کەلتوری جۆر بە جۆرمان بووە و تێکەڵاو بووین بە یەکتر ینی حتا زۆر شتمان لە یەکتر ئەچێ ئێستا بەڵام بەپێی ناوچەکان جیاوازی هەیە مەسەلەن ئێستا ئێمە هەورامانی ئەمدی و بۆ نمونە ئێمە هەورامانی ئەو دیویشمانەیە لە زۆر شتا سێرەکەی یەک ناگرینەوە ینی جیاوازیمان هەیە لە قسەکردنا تێکەڵاو بە کەلتوری تر بووین ینی بەداخەوە ینی ئەمڕۆ زمان وای لێ هاتۆ مەسەرەن ئەوە وشەی بێگانە تێکەڵی بۆ خەریکە ڕەسەنایەتی خۆی لە دەسەیە خەریکە خەتونە ئەسڵەکەی خۆی لە دەسەیە ینی لە هوەرە لە گۆرانی وتنە لە ینی هوەری گۆرانی ئێستا کێ زۆر بەهێزە و بەقوتەوەی کە چۆن بتوانێت وشەی پرفێکت و پشناڵ و نازانم چی بێنێتە ناو گۆرانیەکانی ناو قسەکردنیەکانی ئەمانە ئەمە بەڕاستی گەورەی و خۆ بەزلزانین و شێوازی دروستکردنی بیناسازیشان لە هەورامانە شێوازێک لە هەورامانی ئەم دی و پێڕەوەکرد شێوازێکی تریش لە هەورامانی ینی هەتا جیاوازیشەی لە ئێمە تا ڕادەیەک ڕەسەنایەتیمان لە دەستداوە تا ڕادەیەک ڕەسەنایەتیمان لە دەستداوە ینی ئەمە زۆری ئەوێ بەڕاستی ماوەسا چی بکەین ئەم ڕەسەنایەتیمان بۆ بگەڕێتەوە تا ڕادێک ڕەسەنایەتیمان لە دەستداوە ئێمە ینی ئەو دیمەک و ئەو بەرد و ئەو شێوازێک کە بەکار هاتوو لەو دی و یا لێرە وەختی خۆی بەکار هاتووە ئێستا نەماوە ینی ئەم ڕەسەنایەتیە بەڕاستی عەقڵی ئەوێ بچێتەوە سەر ڕێچکەی خۆی سەرسکەی خۆی بەڕاستی لەبەرەوە گەشت و گوزار ئەبێ ڕۆڵی کاریگەری خۆی ببینێ لەم مەسەلا ئیجراعاتی هەبێ مەسەلەن لە هەمان کاتاکە ئیجراعاتیشی هەیە و تەشجیعیشی هەبێ ینی بە جۆرە لە جۆرەکان کارێک بکا کە ئیتر ئەم بەجیهانی بوونە و ئەم شێوازە مۆدررنەی ئێستا و ئەم تەکنۆلۆژیا کە زاڵە بەسەر هەموو شتێکا و کە لەسەرەوە هەتا بنی پێمانی گرتوەوەی تر بیوەسێنێ بەڕاستی لە شوێنێکە ئەبێ ستۆپی پێ بکرێەوە بۆسێ بۆیە ڕەسەنایەتی لە دەست نەدەین جوانی سروش لە دەست نادەین جوانی سروش لە دەست نەدەین بەڕاستی تۆ هەموو گەشتیارە ڕوەکاتە هەورامان ئەگەر لە خانوویەکی مسەلەحا دابنیشە دۆکۆی کە ئێستا ئێمە خەریکین پێوە و دەستمان ناوەتێ بەڕاستی لەگەڵ ماڵەکەی خۆیان بێت فەرقێکی بێ لەبەر ئەو یەت شتێکی تازە بۆ شتێکی جیاوازیە ئەو شتە جیاوازش تۆ ڕەسەنایەتێکی خۆت هەیە ئەگەر بچیتەوە سەر ڕێچکە ئەسڵیەکەی خۆتی تر هیچ پێویست و بە هیچ شتێک نابێ بەڕاستی لەبەرەوە پێویستە گەشت و گوزار ڕۆڵی خۆی بنکاتە حکومت ڕۆڵی کاریگەر بینێ پەروەردە بێ ڕۆڵی کاریگەری خۆی بچ لە منهەجار ڕێگەی بکرێتەوە و پەروەردەی یەکەمیش کە خێزانن تۆ لە خێزانی خۆتەوە دەست لە ماڵەوە دەست پێ بکەیت ئەم مناڵانت بە شێوازێک پەروەردە بکەیت کە ڕەسەنایەتی خۆیان بپارێزن لە لوغایان من لە زمانە لە جلوبەرگە لە عادات و تەقالیدا لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لە ئەوەی کە هەمومان بەیەکەوە ئەبەسێتەوە بەڕاستی ئەمانە هەمووی کاریگەری خۆیانیان هەیە و خەڵکیش ئەو هۆشیارەی لا دروست بکرێ کە ئیتر واز لە هەندێشت بێنێت و ئەو نەهجە ئەسڵەی کە خۆی لەسەری پەروەردە بۆ بچێتەوە سەر ئەوە ڕێچکەی ئەوە بۆی شوناسی میلەتەکەمان لە دەستنین بەڕاستی ینی ئەگەر وا بکەین شوناس لە دەسەدەین ینی زۆری نەماوە شوناسی ئەو میلەتە تیاچێ بەڕاستی ینی ئەوەی کەماوەتەوە شتێکی کەلتوری کەمە تەنها لای ئێمە کۆمەڵە سەرەکەی جلو و بەرگە و شاڵە و کڵاشە و فەرەنجیە و کۆمەڵە شتی تایبەت و مەحدود و دیاریکراوە ئەویش بۆ جوانی نەک بۆ لە بەرکردن و ئەمانە یعنی تەسەور کەی سەم ئەمە جلوبەرگێکی سادەی هەورامانەیە من لە بەرمایە بۆ نمونە ئەم جلوبەرگە سادەی هەورامانە ئیسا ئەنواع گۆڕانکاری بەسەر هاتوو ئەم مشکلێت تەنها جلوبەرگی ئێمەی نەگرتوێتەوە هەتا تقوسە دینیەکانیشی گرتوێتەوە مەسەلەن هەتا جلوبەرگی حیجاب بەرگێکی ئیسلامی مەفروض وایە موحید بێ بە جۆرە لە جۆرەکە ئێستا هەزار نوعی لێ دروست کراوە یعنی تەنانەت ئەم بەجیهانی بوونە ئەم بڵین ئەولەبەیە کە ئێستا هەیە چۆتە ناو هەموو شتێکەوە بەڕاستی مامۆستا هەست ناکەی ئەم دنیای پێشکەوتن و ئەولەمە و تەکنۆلۆژیا بەجێرە جۆرەکان وای کردو لە تاکێکی هەورامی بەڕاستی شەرم کە ئەگەر بەرگێکی ڕەسەنی هەورامانە لە بەرکاو چێ بۆ شارێک لە شارەکان بۆ نمونە کڵاشێک لە بەرکە لە وانە یا کوڵەباڵێک لە بەرکە لە کوڵەباڵێک نەک کەسێکی بڵێن ئێمە هەورامی زوان نەک کەسێکی ئەمە هەموو کەسێک بگرە خەڵکەکانی ئەو خەڵکانی تریشکە هەن یعنی معقول نییە تۆ ڕۆژێک هەبێ بۆ جلی کوردی لە ساڵێکە لە کاتێکا تۆ ڕەمزی خۆتین تۆ کاتێکە ئەچیتە شارێکەوە ئەچیتە شوێنێکەوە مەسەلەن دائەنیشیت باشە کەسێک هەر لە خۆی و تێپەڕە بێ بە بەردەم تا ڕۆ بەڵام جلوبەرگی کوردی لە بەرای حەزەکەی قسەی لەگەڵاکەی ئەم شتە پێوترێ سۆزی نەتەوایەتی ئەمە ئەو جوڵێنێ حەزەکەی لە خۆتۆ بانگێکی خەڵکی کوێمە بەڵام هەزار کەسی تر لێەوە ڕەبێ مەسەلەن بشکی لەو نییە تۆ قسەی لەگەڵا ناکە ئاتیادێ بەلاتەوە وایەنە یعنی ئەوە ئەسڵیەتی خۆتە بەڵام ئێستا وای لێ هات بێتەوە ڕۆژێکی بۆ دانی بەڕاستی ئەمە منطقی تیانە ئەمە زۆر خراپە ئەمە ئەبێ معالەجە بکرێ ئەمە بێ چارەسەر بکرێ ئەمە نابێ وابێ لەبەرەوە ڕۆژێک بۆ جلی کوردی هەر هیچ نییە هەنی تۆ تەسەور کە سێرکە وڵاتان چۆن نەژین تۆ سێری و وڵاتانی خلیجی عەرەبی بکە
وسازیزان کۆیان خەڵکی جمهوریان خەڵکی بازاڕیان خەڵکی ئەوەی کە هەیە هەر هەمووی جلوبەرگ و ڕەسەنایەتی خۆیانیان پاراستووە وەفتە نێودەوڵەتەکانیشان ینی هەمویان بەڕاستی بەڵام ئێمە بەداخەوە شەرمەکەین جلوبەرگی خۆمان لەبەرکەین شەرمەکەین کە ئێمە وەختی خۆی کە خان ئەحمەد خان بۆ یەکەم جارێک و باسیەکەن ئەڵەن دوایەک جلی شاڵ ئەدەڵانەکان دایان هێناوە قاتێکی بە هەدیە ناردووە بۆ ئەسفەهان بۆ شەعباسی سەفەوی کە ژنبرای بوو یعنی کە بەڵام ئێستا سێرەکەی هەر لەویشە چەندین جۆری لێ دروست کراوە هی کوێەوەی کوێ ئەمانە ینی بەداخەوە ئەمە ڕەسەنایەتیمان لە دەستداوە ئەبێ بگەڕێنەوە سەر ئەو ڕێچکاسە کاک بورهانیان تۆ ئەوسە هەلاج بیێنی هەرمان و هەلاجی چەنینێ هەرمان و هەلاجی واشێ ماڵبێ بێ کەڕن شاوێ منی وستەر لەمرا بیدادەشبی وستەر بەسەر شێخی دەکنانم نەخشی پێ کردن لە ماڵ بێن فەرنجی لە باڵێن کەڕک بیان ئینە بێنێ هەر بەدەسیش بیان پسە باڵی نێرێ پسە ئیسەی دەستگا بۆ کار ئاسانی بۆ پێی خەڵکی دەکلاسی دەتەوی ساوایشی یەکی باڵی سوێ بێنەوە هەلاجی نمە ساوای پێی نمونەی فەرەنجی و دروست کردن تۆ بەڵێ ئی فەرەنجیە جە چیشی دروست کردی و ئی فەرەنجیە جە پێنج دروست کردیەوە جە بەرگنی بڵێ بەرگن و وەرەی ئیجا لیمۆتی شرێ چەند شێخەکی بڵێ دەکنیش لاجێبێ هێڵە شانی زەردانەکەی شەربەکەی لابەری زەردانەکەی شانی بە ئاوی گەڕ بە شانی وەن دەکەوە چی ئەشم زەردانیەکی ژابەری بەس زەردانەکەی لا شێبەنەکەی لابەری یعنی زەردانیەکی شانی چی شانی وەرانەی وەرانەی لکۆنێ ئەی مەسەرەن چێوێتەر نەبێ چاسەر دەمانێ پسە سابوونەوە یا مەسەرەن چێوێەوە بێ ئاشێەوە بێ حیچەن نەبێن ئەوساینی بێ شێرشێک بێ شێرشە بێ شێرشێ ئەو ئاکەشی ڕێباتی خۆشی ڕێخەوە خۆشی بێ این لە حەشێوە بێنی بێ فەرەنجی و کەڕێکی و ئیسێ واز و چی هەرمانە ئادەن ینی هەرمانە مەکەری کەس نەبنن تا هەرمانەکەی مەبەست ئانی ینی خەڵک مەکەراژ مەکەرۆنە ئیسێ چیش مەکەرۆنە خەڵک کاتێنە مەسەرەن فەرەنجی ینی ئیسفادێەوە خاسش بیان پێ فەقەراتی پێ مازی ئێشەی ئیجار هامنێنە فێنک بیان زمانێنە گەرم بیان ئیجا دیکۆرە جوانش بیان وڵا نمەری ئیسفادەش بیان پێ فەقەراتی پێ ئیسراحەتی یا دۆشەکەی اسم خەڵ مەکەڕ کاکە باش مەکۆڕەکەوانەکە مەکەڕ ئەنا نەبیان دەردەمەوە هەکەی بەردم دیان وەکارایسەوازدان چی ئەشم یعنی خەڵی ئیسە پاسش سەراما بوو نەگەڵەوە پێی ڕەسەنایەت و کولتور و وێش قڕبان گیان دایکی مەگەڵەوە ئیسە هەوی هەکۆتن یاگە یۆ ئەحماوا یۆ خۆلماڵ یۆ سلێمانی و یۆ هەڵەبجە این ئەمە گەڵاوە ئەیسەوە تۆ چاواچ و دگایوەکەن باشی تاقەت منی ئاگایشی وەیکەوت مەکەن کەی نەهینا وەسایلا خەڵک هەر بە عام تەمەڵ بیان و خەڵک هەورامانی ئەو سەپانەی شناسیا بێ کە خەڵکێوەن بەڕەنجەشان و وێش ژی و بە عەرەق و لێچەما وێژ ژی و ئیسە چی خەڵک پاسەش سەرامان خەڵک و هەورامانی دەگایەکە هەورامانیش بە جۆ جۆرەکە خەی کاپسێ یعنی چەنی یانەی پێش دنیا بەسەرن پێشکەوتویە بێنێ ئاش تااقەت و ئیچ واشانێن و مەگەڵاوە پێی ئەسوونە سەبەکە وێشە وەڵام مەگەڵا ئیسە دەلای مشکە بەر و حەشکە گەڵەوە گاوداری کارەوە لە ئاژاداری کارەوە چی داڵەکەی دوایەوە ئایدەکەش لەمەوە پێ دەگایەکەی یعنی بش حەسکە بش حەسکە کابرا یو پێسەر حەسکە باش با بێ واشی و دەم مەگەڵەوە کابرا بێەوە پێ دە نەفری زیاد مشکە بەر مەگەڵاوە داڵەکەی نمایەوە داڵەکەیش ئایدەکەش نمەوە داشانە ئەشانە ئەوسا خەڵی پێوە بێ ئایا دەگاوی حەد دەگێت ئەی پەیوەندی کۆمەڵایەتێکی سی لەو ڕەحمی چەنین بیان ئەو سێ مەسەرەن هەورامانە هەورامانی کاکە مەسەر با بن باچوان دەکەن ڕێگا ئیشە مەسەلێ باش من عایلەوە خەزانێ ئالێنی حەو باری هێزمە پێ گنێنێ بە بەلاش وەسەلە یانە کەینی وە یانەوە
قد يؤدي يعني يعني تكدوا إيش أنا نمنا يعني هالمعنى أو جميل أو جميل أيوة والله كل كذا كان من أشكال بسيطة أو جميل يعني كدوا يزن عاد في يعني عاد إيه بس يعني أجر هالجني شو عادي خلق هاوكاري هاوكاري كان فعلا شو يعني كان هاوكاري كيني يعني ما تديني إيه نبي أوصل يعني جاي أنا كإيسا خلق هم ما تاش من باركاني باركانو أثر دمي مثلا باره هزمي وبيان يعني كانوا يا مثلا أنا أجباخش نبي كابلا دارج دار مثلا في يعني كجا ديبك يورج تاشتنا في لدي وارك والله ما فاتك أوصل إيسا شيء وين ما نيني بس أنا ما خطأ أنا إيه دقيقة باركية خلط فلاشونا دي تمام إيه أحسن أنا بخوات تاوي لقى قرم كردن شنو قاواوي شنو كردن سمين بدين إذا دماء عني لوانا فهين هذي بعدين فيس مساني إذا بالك كلام دري باخي إني قلبيني حيوي وين إذا أنا معنا قرم كردن شلا عجز كم زمان وخايا وعدي وصريع يساخ يبخى صيان في البنايا كاغ عفريان باسج كلتور صناعتي هوراماني ما كرت طبعا اي كلتور صناعتي دز بدز ياوان ايمه جباو باپیرانو یاوان ئێمەیە ئەی ئێمە چێشکەمێ وەرە ئانە ئێمە ژیاون مێژ بە جیل و دماوێمە وەرە ئانە ئی ڕەسەنایەتی ئی فولکلۆریە هەورامانی پسەوێژمەنەوەی کاک ئەوبەکر بەڕاستی حیف ئەپێسما سەراما یانێ حیف ئەپێسە گێڵا هەرمانێکی وەچە جیلەکە مێ کاکە گیان پێسە فەرماوات ئەوەڵۆ چی پێسما سەر ئاما تازە پاسما سەر ئامانی سە ئێمە تا من تا سێرە و تاتە ئی مەوزوعا زانمێ یینە من باس کردێ مەسەر هێزمار دەکەی هیت کردەکەی تاکو و کۆتایەکە قسێما کردێ بەڵام ئیسەیش هەر تاومێ ئەپاسە جمنمش بەڵام ئایا دماو ئێمە وەزعکی جمناش بەراژ ڕاوێ ئەگەر دەوڵەت ئەپێسەکەر و حکومەت مەلو ڕاوێ حکومەت عالەمش کردن مەعاشوەر مرۆ کابرا موسە شەو ڕۆ ئیتە چکۆ هۆشنا لاو جاجم کردەیەوە وەردوورچنیەیە و جاجم کردەی جانەی خاڵێوەنێ کاتوێش خەڵک جاجم کەرێ کابرا لێ ورازی مەسەر ئوستاو لێ وراستەی بێ ئیسە ئایا خەڵک لێ وراز و کاکە دۆشەکە کردەی ئەنواع و ئەشکاڵ ئی دەگاو ئێمە بەڕاستی حازر مێوەر و یانەکەیش بەسەیارێ چاکە سانون و سانون و ماچوو چێشمان سەر و لەتەرە ڕێستەیەوە و بەنوادایە و بەنیایە و وەردوورچنیە و جاجم کردەی ڕاحەت و سەعەمسان و مەسەلەکی ئێنێ شێوەکە فراوان بێن وەختە خەڵکە بابێکێمە تایا و سەر و تاتایەکەمە بەڕاستی کاکە ئەو بەکرد هەر بنەوە ئازەحمەتی وەخوایان عەفوە شاکەر و ئیشاءڵڵا هەر بنەوە ئازەحمەتی شەوە کە بە حەراڵی بەڕاستی نانشا حەراڵ بێ پاروشا حەراڵ بێ قسێشا بەرەکەت بێ خەڵک بەڵێشا پێی کەری کو ئیسە خەریکا خەڵک بڵێ کەس بەڵێ مەکەڕ پێی کەسی بەڕاستی پاسما سەراما هەر کاک عارف دەگایەکە هەورامانینە ئەو سەی باو بیان یعنی ئەگەر تەعزیەوە بیێ دەگێوە تەرەنەی یا ئەگەر زەماونێەوە بیێ دوێ ڕیشەرمە یا یە ڕیشەرمی ئەو پەڕ بە نوێنەرایەتی ئی دەگێوە لوێنێ هەم تەعزیە و دەگایەکەی تەریکەینێ و هەم زەمانونەکە ئایشاجکەرێنی یعنی دوێ نەفەری نوێنەر و دەگێوە بێنی قوربانیان ئەوسە دوێ ڕیشەرمی قسێ شاکەر دەیتر قبوڵ بێ خەڵ قبوڵش کارێ خەڵق قبوڵش کارێ مەسەری سەر نمونەی مە بانیشار چاگەوە ئەگەر 5 ڕیشەرمی ئامێنێ پێی تەعزیە باواشمێ پێی تەعزیە تعزیەکەی کردنەوە خەڵکێمەوەچی بانیشاری ئامێ تعزیە کەواتە گرد و دەگیەکێ یاخۆ هانۆ قوڵی مەسەلاگە جەماعەتی ئامێنی جیاگرد و دەگیەکی قبوڵ بێ هەم عەکسشکەرەوە پێی زەماوڵ نەکایش ئێمە جاهێڵێ بێنمێ هەر جەزەڵمەکە و جەنابی تاوێ
پێڕ خەڵکی زەماوڵنێ بانی شار پێڕ شیرەمەرەوە ئێنی هانۆ قڵیوە ئێنی خورماڵەوە ئێنێ خەڵق قەوم و قەبیلە دعوت کەرێ هەم زەماوڵنە وەشی هەم سیرە و ڕەحمی هەم وینایی وترینی ئەحیا بێوە زیل نەبێەوە بەڕاستی کاک عارف ئیسە پێی حکوومەتیش و پێی لایانی پەیوەندیداریش ئینە خاستەر نییە یعنی خەڵک گێڵەوە دەگایەکە کولتور ڕسەنایەتی وێش زیینەکەرەوە ئیچی وەکە وەڵتەر بەرژ ئاردەن ئابەروبوومی کە وێش بە ڕەنجەشان و دەسا و عرەق و لێچەما وێژ پێیاشکردێنێ و ئاردێنێش بەرهەم ئینە پێی حکوومەتیش خاستەر نییە کە گێڵەوە خەڵک دیسان دەستکەرەوە پیچەوە جیانێت ئێمە بەروبوومەوەی باسمی ئەگەر ئاژەڵداری بۆ باغداری بوو ئورانی جبەرەوە ئێمە ئاوردەشکەمی و بارمی ئیسفادەشوانەکەمی چێوەکە وێمانە بوو هینوێ مابوو ئایا ئینە خاستەر نییە هەم خەڵکێش مەشغوڵ بوو هەم پێ حکوومەتی ئیسفادەوە تەرژەن جاگر کە زانوو ئەگەر هەر دەگایە دەرئامەڵش بۆ هەر دەگەوە هەوڵێ بڵۆ مەسەلێ باخاتی مەسەلێ ئاژاڵی مەسەلێ فەلاعەتی و کەشاوەرزی بەعام ئەگەر ئێمە تامێ دەگایەکانە ئیچێوە فەراهەم بارمێ و کەرمێشا هەم پێی دەگەیەکی ئیسیفاژەن هەم پێی دەوڵەتیش هەم پێی حکوومەتیش بەڵام ئیسە نامێش بنی و ئانەی ماچۆ یانیم کردێنەوە ئیسە تاوە بەسەر هانە و قوڵی بانیش ئەرزەڵم پی بدایە یانی کردەوە و تااقەت نەمەنن کابرا و کۆنەکەی نەمەنێنی گەنجاب ئیسە ورمێ خورماڵ نەجە ئەوەیە بیان جەمع و شانەڵێری نەجە ئەوەیە بیان جەمعەکانە وەلحاصڵ جە ئەوەیە بیان ئیتر خەریکا ڕەحمەش بە لا دەگایەکەوە مەمەن و ئیزارڕۆڵێک کە ئیسە ورمەیە ئی گەنجێ ئتر مەسەر تا ئێمە وەشەویستی دەگایەکانی نادڵوانێ بەخوا چاو لای خەڵک نییە و سەر ئەنجامەکەیشما زەرەر کەرمێ وەتەن پێسەن ئەوێ ئیجا وڵات و کەسی منتیقە و کەسی پێی کەسی جمە بوو هەر ئینسان بەڕاستی بلەوە دەگایەکە وێش خاسە بلەوە یاگێ باو باپیر و وێش خاسە حرمەتدارتەریشە ئاوەختە مەسەلی قۆمایەتی و سیلە و ڕەحمی و ئانیشایش ماپەی گەڵەوە وە تاومێ دەرئامەیشما بوو باخ و باخات و کەشاوەرزی و ئاژاڵ و فەلاعەتی ما زیاتریش کەرمێ بەخوا کاک عارف باس و وەتەنیت کرد وەتەن و سنوور و ئانیشا یۆتەر جەجوانەکە و هەورامانی و ڕەسەنایەتی خەڵکو و هەورامانی بەتایبەت لێ لادەگایەکانێ ئانە بیان کە سنوور و مەرزێ نەبیان بین و لادەگایەکانێ پێی نمونەی زەڵم و هانەوقڵی زەڵم و ئەحماوە هانەوقڵی و ئێڵان پێی سنوورێشان نەبیان بینەنێ کەواچی ئینە سنوور ڕاستە مەسەرن پەوسە مەتاتیان چێوێ بیان کە ئینە تا ئەگە سنوور و ێڵان پێن بەڵام خەڵکو هانەوقڵی خەڵکو دەگایە کاتێک ئەمان ئیسفادەش چی سنووری کردنێ مەجە کەش و کۆش جە پوش و پاوەنیش جە قەراغەیش جە گرچێوێ ئیسە ئینە بەجۆ جۆرەکان کەوتەن جیلێوە دەست و جیلێ تازەتەری خەریکا ئینە مەمەنای مەمەنوئی سنووریانی گر کە سنووری وێش جیاکەرەوەی حتا دلێ حەوشەکە وێش نەکابرا ئیسە تەلبەنێەوە کەرەوە چەنی هامساکەش جیاشکەرەوەی بەڵێ دەسڵ وەش بوو ئینە خاڵێەوە عالەنە کاگۆ بکرد مەوزوع و جغۆرافیای دیارە من هێڵان پێی نەباسی هێڵان پێ کرد و مەوزوع و جغۆرافیا و هێڵان پێ جغۆرافیاش فرەن ئێمە هامسامان بانی شارە بەڵێ جغۆرافیا و مەسەلا تاپ و تەسوی و ئانیشا هەنە تاکۆگە ئاێ و تاکۆگە ئێمەچە بەڵام مەوزوع و پوش و پواری و ئانیشا پاشکڵ و شێوازە قەڵاغەمان نەکردن یانێ کاکە نمەی دێ و یعنی جەقاغەنە پوش و پاوەنە ئاش تا بەشداری کردێنە شەریکی یانێ ئەگەر ئامێ باسەر و جغۆرافیا و هێڵان پێ خەڵ نەتەقان شاچوور و خەڵکی بەر نەکردێنە و یانێ کەڕش فەوزایەوە گەورێ و ئینیشا چەهانە و قوڵی ئێمە شەبانی شار مەسەل ئامێ باسەر و زەمین و زاویمان ئێمە پاشێوە کارێمان نەکردن کە دڵشە عادز کەرمێ و تەقمێ شاچۆر چۆ قەومی بێنمێ و هامسێنمێ و ئەی هەمسایەتی یانێشش بەڵێ دەستەوەش بکاک عارفیان جە کاتی ماگێتی سپاس پێ دەرفەتەیەکە بەیمەت بەخشا سپاس دەکەم مەمنوو یاخوا خێر بدێ سەر و چەمەکان ئینشەڵڵا ماوەسەریان هەپاسەکە معلوم و جەنابیدا سروشت و هەورامانی بەشێنجە ڕەسەنایەتی هەورامانی بەشێنجە جوانیەکە هەورامانی بەشێنجە کولتور و هەورامانی بەڵام بەجێ جۆرەکان خەریکا دەست و ئێمەیچ یا و سروشتەکە
دەست و ئینسانی خەریکە ئی سروشتە ئی واقعیەتە وێشە جەزمڵ خۆ نەک دەست و خەڵکیاو لە دەست ژیاوان لە بەڵێ ینی بەداخەوە ینی تۆ تەسەوەرکەری من برادر من ئامێنی زەڵم واتەن شە مامۆساوەڵایی بەداخەوە کارێشاکەدەن ئاسروشتە ئەسڵیە کە هەورمان وێشانش ئاڕەسەنایەتیەکە هەنەش جە دەستشدان یعنی ئیچی وەچی وێ خراپە بەڕاستی تۆ کابراگەر بەسڕەوە مێ چی وێ جیاواز نەوین و چیمێ یا کابرا مەسەن سلیمانیۆمێ یاگایتەرەوە هەولێرۆمێ گەرەک شابێ مەسەلەن جەوێ فاڕ و چی وێ تازە بین و ئیچی وە تازەیچە کە تۆ هەنوو ڕەسەنایەتی منتیقەکەی کەلتورەکەن مەسەلەن سروشتەکەن کە تو سروشتەکەش پەنە نەشناسی سروشتەکە جیاواز نەبوو جاوەڵایانە وشێن نێشورە و هیچ مەکەر و مەسەلەن ملوی یاگەتەر نامژمەنی و سەردای پێ هەورامانی بەڕاستی یعنی ئێمە گوندی گەشتیاریما هەن مەسەلەن ئی گوندە گەشتیاریە کە دروست کریە هیچ موادێ بەکار نمێ مەسەلەن موادی تازە بوو یا موادێ بوو مەسەلەن پێی ئایانە کە جیاگەتەرەوە کریەوە هەمان مواد بوو چا بەکارش باری مەسەلەن یا بیارە مەسەلەن ئێمە بیارێمان بیارێ ورچونیان مەسەلەن گەورەترین گوندی گەشتیاریە کە عێراقانە مەسەلەن دیدارێت چاکە دیدار و بیاری چاپێ کرد پێیانێت مەڵبند و ڕۆشنبیری هەورامانی کرد جوەروانێم تاوا مەسەلەن برەوش باپەنە و چی وەشمەنەکەرا کە داهاتوش بوو بەڕاستی ینی ئینە چی وێ خازبی تۆ ئینەتە هەن بەڕاستی تۆ کەرەستە خاوەکە و هەن ئی کەرەستە خاوەکە تو ئینا دەستەوە هەنوو مەبوو کارێکەری شیونیش بەدەست و وێت کارێکەری مەسیوەر و ڕبحێ دنیەویت چی وێ کاتی مەسەلەن ڕبحێ فرە وەختێ کەم مەسەلەن بە موادێ سەریع کارێکەری مەسەلەن سروشت و منتیقەکەی تێکدەی ئینە چی وێ کاتیە چی وێ وەختیە دماجار کارێش پەنەبێ خەڵک نمێ مەسەلەن سروشتەکە جەدەزمەی گەشتیاریەکەی چی جەدەزمێ مە گەرەکما بوو گەرەکمانە بوو تازە هەورامان بێن بە منتیقەوە گەشتیاری ینی کە تۆ حەجە بەسڕەوە حتا مەسەلەن ئایا ینی حتا خەڵکی بیانیت حتا ئانی کە بەرۆمەیە مەسەلەن گەرەک شابەیە چی بە تازە وینە ئاچیوە مەسەن گێڵ نۆشاوە پەی تاریخی بەڵام بەڕاستی ئێمە کارێماکردن سروشتەکەشما دەستکاری کردن ئینە یەک دوو مەتحەفێ نییە یعنی مەتحەفێ نییە مەسەلەن مۆزەخانەمانە ئێمە ئەشیا مۆزەخانەوە تایبەت بە هەورامان بیە چی مەتیقانە مەسەن ئەجە خوورماڵ منێشێرە جەزەڵم منێژێرە جەبیاری جتەوێڵ هەر یاگە جایەکە چی یاگە سیاحیا و ئێمە کە هەنی مەسەلەن مەتحەفێ بیە کە خەڵک ئامێ یەکسەر تاریخ و منتیقەکەش زانێ یەکسەر زانێش مەسەلەن ئی خەڵکە پێی واردێکی شا بەکارادەن جلوبەرێکشا چەندین بێن مەسەلەن یانەشا چەنی کردنەوە مەسەلەن بوارە کۆمەڵایەتێکا و چیوەکای تەری شاپە نەپشناسی یعنی یوجە مهامەکە یوجە مهامەکە و سیاحی کە هەن مەسەلەن تقوساتی ئاینیە مەسەلەن ئێمە یا گێمانیە یەکسەر کە کابرای گەشتیار بێت تەماشەشکەر و وەچانە کۆمەڵە تقوسی سەریعی کریا و چیوەکا بێن و ئینە مەهامێتەرە کە نیامە پێی هەورامانی بەڕاستی چەندی ئانەیە کە نیامە مەسەلەن مەتحەفیچمانە چەندی ئانەیە کە مەتحەفمانویە سروشتەکەما شێونان وێمە بە دەست و وێمە ئابینایە کە کەرمێشەوە مەسەلەن بە سروشت و تازەی کەرمێشەوە بە سروشت و کۆن و هەورامانی نییە ئەساڵەتما جەدەستدان ئەساڵەتما جەدەستدان بەڕاستی یعنی کارێما کردن وێمە ئیتر تەسەور مەکەر و خەڵک هەرماوێتەر گەرەکشا ئیچی وابێن و ئیتر گەرەکش نییە